خزمەتکردنی شاری سلێمانی و پێشکەشکردنی نمونەیەکی جیاواز ناونیشانە بۆ ڕێکەوتنی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان کە لە نێوان وەفدی دانوستانکاری هەردوولادا لە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بە بەرچاوی ڕاگەیاندنەکانەوە ئیمزاکرا. ئاگامن لە هەوڵاتیانی سلێمانی بۆ خستنە ڕووی زانیاری زیاتر لە کۆنگرێکی ڕۆژنامەیدا لەتیف عومەر و تەبێژی لیژنەی دانوستانکاری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی ڕاگەیان نمونەیەکی جیاوازیان پێشکەش کردووە. لە خەمی ئەوەیە بوون کە نمونەیەکی جیاواز، نمونەیەکی جوان، نمونەیەک لە پێکەوە ژیان، پێکەوە هەڵکردن، پێکەوە حکومڕانی لە سلێمانیە بۆ حکومڕانی خۆجیەتی سلێمانی بڕیار لێبین وە جێبەجێکرد. دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر سەرۆکی لیستی بزوتنەوەی گۆڕان دەقی ناوەڕۆکی ڕێکەوتنامەی خستە ڕوو کە لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستاندا ئیمزا کراوە. بەپێی ئەم ڕێکەوتنا حکوومەتی خۆجیەتی سلێمانی حکوومەتێکی بنکەفراوان دەبێت و لەگەشت لایەنەبراوەکانی هەڵبژاردننی سی چواری 2014 پێک دەهێنرێت. هەموو لایەنەکان بەپێی بەرکەوتی هەڵبژاردنیان بەشدار و هاوبەش دەبن لە بەڕێوەبردنی پارێزگای سلێمانیدا. ئەم ڕێکەوتنە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین و تەواوی قەزا و ناحیە و بەڕێبەرایەتیە گشتیەکان دەگرێتەوە. پۆستی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی 2 ساڵی یەکەمی بۆ بزوتنەوەی گۆڕان دەبێت و 2 ساڵی دووەمیش بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان. 2 ساڵی یەکەمی پۆستی پارێزگای سلێمانی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت کە کاندیدەکەیان دکتۆر ئاسۆفەری دوونە. 2 ساڵی دووەمی پۆستی پارێزگای سلێمانیش بۆ بزوتنەوەی گۆڕان دەبێت کە کاندیدەکەیان دکتۆر هەڤاڵ ئەبووبەکرە. وتەبێژی لیژنەی دانوستانکاری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی ڕاگەیاند کە هەموو حزبەکانی بەشداربووی هەڵبژاردننی سی نیسان بەشدار دەبن لە حکوومەتی خۆجیەیی سلێمانیدا و وەفایان بۆ هەموو حزبەکان هەیە تا لە حکومڕانی سلێمانیدا بەشدار بن. ئێمە وەفامان بۆ ئەوە هەر ئێستا و پێشتریش بڕیارمانە کە بە زووترین کات لەگەڵ هەموو لیستەکانە ئەو لیستانەی براون دابنیشین و شوێنی ئەوان داواکاریەکانی ئەوان حەقی ئەوان پارێزراوە لەو ڕێکەوتنامەی ئێمە کردومانە و نووسیمانەتەوە و دواتریش یەکێک سەردانیانەکەین و لەگەڵیان دانیشین و لەگەڵ لەسەر وردەکارەکان قساکەین. پۆستە ئیدارەکان لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین بەم شێوەیە دابەشکراوە کە سەرۆکی لیستی بزوتنەوەی گۆڕان ئاماژەی بۆ کرد. پارێزگای سلێمانی و لەگەڵ ئیدارەی گەرمیان یەکێتی نیشتیمانی کوردستان ئیدارەیە لەگەڵ ئیدارەی ڕاپەڕین لەگەڵ پارێزگای هەڵەبجە بزوتنەوەی گۆڕان ئیدارەیە قایمقامێتەکان یەکێتی نیشتیمانی کوردستان 5 لە قایمقامێتەکانە بە بزوتنەوەی گۆڕان لەگەڵ قایمقامێتی مرکزی سلێمانی 5 قایمقامێت دەبا و لایەنە سیاسەکانی تر 3 قایمقامێت دەبن. لە ناحیەکان یەکێتی نیشتیمانی کوردستان 7 لە ناحیەکان وەرەگرێ بزوتنەوەی گۆڕان 18 وەرەگرێ و لایەنەکانی تر 7 وەرەگرن. بەڕێوەبەرە گشتیەکان یەکێتی نیشتیمانی 11 و بزوتنەوەی گۆڕان 11 و لایەنەکانی تر 5 و هەنێ دام و دەستگای تریژەیە لە دام و دەستگاکانی پۆلیس و ئەوانە کە بزوتنەوەی گۆڕان بەشداری کارایتیاکە. یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان گەیشتە ڕێکەوتن. ئەو ڕێکەوتنە وەک ئەوەی ئاماژی بۆ کرا لە پێناو خزمەتکردنی زیاتری شاری سلێمانیدایە لە پێناو ئەوەدایە کە هەموو لایەنە سیاسیەکان لەم شارەدا بەشدار بن و هەر یەکەیان بەپێی ئێستحقاقی خۆیان پۆستیان بەربکەوێت و شاری سلێمانی گەشاوەتر و ڕازاوەتر بکەن. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.